لە ریپۆرتاژی ئەم جارەدا بەرەو قەزای شەقڵاوە بەڕێدەکەوین و لەوێدا شانبەشانی لێژنەی وەزارەتی تەندروستی و سەندیکای دەرمانسازان و پۆلیس بەرەو چەند دەرمانخانە و کۆگایەکی دەرمان هەنگاودنی. لێژنەکە بە دوواداچوون بۆ دەرمانی ساختە و دەرمانخانەی نایاسایی دەکات. لە دوایەوەی لێژنەکە پلانی کارکردنی هەنداڕەشت بە دوواداچوونەکان دەست پێ دەکەن. ئێرە دەرمانخانەیەکە کە کاری نۆژنکردنەوەی تێدا ئەنجام دەدرێت و لە هەمان کاتیشدا دەرمانی جیاواز لە شوێنەکە بەدی دەکرێت. لێرەوە لێژنەکە لە پیسینەوەکانیان دەست پێ دەکەن. كل معاملة كذبي رفض بس زميل درمان تدا نبي كتقديم لك أصلا زي كيت تمشاهدة كين أجر بخليك درمان خانة بين أو زي مولد ده أتونا تجارة داوي مولد شو نكرر فرد درمان شو كديو أنا إجازة هبوة بس لو تعمل كل نوع كين أنا صاحب كتب بس أنا إجازة هبوة سلمي إجازة بناء شيء بخوي أنا بناء بس هون كي صاحب إجازة بس تاكل إجازة كده واقين أو شوين أصلا ناساییە مەفروضە دەرمانەکانی لاداتن کەشفی سەندیکای دەرمانسازانی کوردستانمان هەیە دێ کەشفی خۆی لۆ دەکاتن کتابی خۆی تەقدیم دەکاتن بە دەرمانسازێکی شارەزا معاملاتی خۆی دەکاتن ئەگەر شرط و شرتەکانی سەندیکای دەرمانسازانی تێدابی بۆی دەکەینەوە ئێستا دەبێت دابخرێت. أو درابة ناكبر دراب مين إخواري بەرەو دەرمانخانەیەکی دیکە لە ناو جەرگەی بازاری شەقڵاوە دەڕۆین. لێرە لیژنەکە پشکنین بۆ تەواوی دەرمانخانەکە دەکات و بڕێک دەرمان دەدۆزێتەوە کە ڕێگە پێنەدرا و نایاساین و دەبنە مەترسی بۆ سەرژیانی هاوڵاتیان. دەمانەوێت بزانین لێژنەکە بڕیاری چی دەدات لە بەرامبەر ئەم دەرمانخانەیە. تەلەفۆنەکی لۆ بکە تەلەفۆن لۆ بکە بابێتە قایمە وێ لەگەڵ قایمەوانە باشە شکەوانە و دەرمانانە هیچ مەزدەڕیان دیار نییە هەمووشیان قاچاق خێراوە دەست و بردی لێ بکاتە دەڕاوێ هەمووشان ناو سەلاجەکەی پێ کاکە لەتخوا ناو دەرمانانە هیچ مەزدەڕیان دیار نییە ئەو دەرمانە دەزانی ڕێ پێ نەدرایەوە نیە بە کتابی جەنابی وەزیر کتابی وەزارەتی تەندروستی هەموو جێیەک دەزانێتن ئەو دەرمانە قاچاغا دەرمانەکە نابێ بێتە کوردستان باشە لێ چ دەکاو دەرمانێک نەتۆ لە هەموو مەتخەلەکانی شەیە لە چێت کڕێ لێری لە هەولێر کڕیا قایمە شت خۆت هەیە نیە ئێستا نیتت ئەگە ئێستا نەت بیتن ئێستا تو دادەخرێ هەتا ساعتەشکە دەتانی قایمەوەی بینی هەتا ساعتەشکە قایمەی وێنێنی دادەخرێ زانە لە چێن دەرت کڕیا زوش بە ئەوەی بکە وەسڵ سێف ئەو کارتۆنی ئەوەی بنووسە ڕێلیف بیکە وەسڵ و خەتمەشی لێدا بەزای مەزدەڕەکە چێن دەرا لە شوێت کڕیا لە تووشای کڕی بووە بفرۆشیانی بەسەراحەت ئەجە باشە ئەوەش نابێت کابرا فەقیرە دیناری نیای چی لێکەی پارەی پێدەیە یعنی لێرەندانەیە وەس نەکرداوە وەسفەش ئەوە دەبی لە ناو سەلاجێوی وەنیا وەسفەش هاتیە نەندای لە کابرای ئەگە کابرا ئەو دەرمانەی لە ناو سەلاجی هەل نەگرتبوو لە بە ڕۆژ بوو ئەوە بۆ دەرەجە حرارەتە چی معەنی هەیە وەنیا ئەتو بینی بدێ نەخۆششکە لە بۆ یەکێک بیفرۆشیەوە دەبی تێکەچی باشە دەبی تێکچی و دەرمانی تێکچی بفرۆشیەکە لەبەرەوەی هاوڵاتی پێویستیان بۆ دەرمانخانەیە من لەگەرەوەی نیمە دابخرێ لەگەڵەوەمە دەست بەسەر ئەو دەرمانە دابژیرێ و ئیجراعات ژەکەری کابراکەی بکرێ ئیجراعاتمانی احتمالە تەبلیغی بکەین احتمالە غرامی بکەین لە سەندیکای قانونی ئەو هەیە
ئێمە وەکو وەزارەتی تەندروستی وەکو کوالتی کۆنترۆل بەشی چاودێری بازار کوالتی کۆنترۆل بەرپرسە لەو دەرمانەیە کە داخلی کوردستان دەبی فحسی لێ دەکرێتن پاشان دەبێتە دەست نەخۆش هەر شوێنێک دەرمانی لێبیتن کوالتی کۆنترۆل بۆ هەیە پشکنینی بۆ بکاتن ئەو جەکە پشکنین دەکرێتن ئەو جەیە کە پشکنی دەکرێت دەرمانی قاچاق یان دەرمانی تەزویری دەست بەسەدا بێ دەم و دەست دادەخرێتن تا ئەو کابرایە ئەو شخصێک کە لەو دەرمانخانەی دەتانێتن ڤۆیسەکان بینی کە لە چێن دەری کڕیا بە دۆدا چین دەکرێت لە حالەتێک ئەگەر نەی هینا دادەخرێت ئەگەر هینا لێ دەگەڕێن دەچینە سەر دەستی دووەم کە هینایەتی هەنگاو بە هەنگاو دەچینە پێش و بە دۆداچوونەکان بەردەوامیان دەبێت ئەم دەرمانخانەیە لەگەڵ ئەوەی خاوەنەکەی لێرە نییە بەڵام بە پێی وتەیان دامێکی لێژنەکە بێت ئەم شوێنە نایاساییە و مۆڵەتی کارکردنی نییە بۆیە دادەخرێت تاوەکو خاوەنەکەی ئامادە دەبێت و ڕێکارە یاساییەکان دەگرێتە بەر و دەرمانخانەکەی دەکاتە شوێنێکی فەرمی و ڕێگە پێدراوە تزوير لكنما التي انت خطرتها تزوير لكنما التي انت ولا زوجت خطرتها لما تشار باكيت تزوير تياتو او تشار باكيت تشار كسيده كل الصيدليه تراش الصيدليه هي شهادين تبيض الله الصيدليه هي شهادين لقيتهم اما انا همو دادخين ببهيت اول هاد نك شهاده شي اجازيني هر خوش شخصيا شهاده صحيح هرني او لبونا لقلنا قابه بهما هنجي لقلنا قابه او دكتور سيرفيس لونري نقابه او اجراءات تنضبط عن دكتور تزوير اجراءات بس امل سوبرمية كم دكتور بريار ذاتي برابر او درمانخانه اما او درمانخانه چی زور رکوبێکە بەڵام یەک مادەی دەرمانی تەزویری هەیە ئەو مادەش ئەمە گشتاندنمان پێ کردیا لە زاخۆ هەبووە لە ڕانیا هەبووە لە هەموو خەڵک دەزانێت ئێستا خەڵکمان وشار کردێتەوە ئەو پلاڤێکسە بەو باج نەمبەرە بەو تاریخە تەزویرە تکا خەڵک ئاگادار بن کە ئەویش لەناو سەیدلەکەی خۆی هەیتی و فڕێی نەدایە یانش ئەمە لێ ئاگادار نەکردەوە تەقسیرێکە لە خۆیتی ئەم دەرمانخانەیە تەنها لە بەربوونی چەند پاکەتێک لە دەرمانی ساختە دووچاری داخستن بووە هۆکارچیە بەڕێزت وەکو خاوەنی دەرمانخانەیەک ئەو جۆرە دەرمانەت هەبوو یەکەم شتە من یەکەم شت نەمزانی ئەوە کە هاتێک تشیدا بەڕاستی فترێکی زۆریشە دیارە هەبووە و فقط یەک مادەش بوو 4 پاکەت تێدا ئیتی هیوادارم کاک دکتۆر ئەم هاتوون بەڕاستی دەستخۆشیم لێ بکەن باوەڕ بکە جارێک عەبە شەدایتم عەبەکە غەڵەتە هاتم دامە جەماعەتی بووی کۆنتڕۆلی لەلایەن دکتۆری نووسراوی دیکە لە سەیدەری بە هەڵە دایەنە بە نەخۆش ئەمانە بە عەقەت کارە ساکەن پێت وایە باشە شتێکی باشە بەسەر بێگومان زۆریش باشە هیوادارم بەردەوامیش بەس عەزم لێیە دووە مەسەن هەموو سەیدەلەکان بگەڕێن ئەگەر هەیە گران نەفرۆشتن هەیە ئیجازەی نییە ئێستا کابرا هەیە گران نەفرۆشی کابرا هەیە نیتی پارە لەو فەقیریەش تێگەی معاش نادرێتن ئەو شتانە نییە کابرا هەیە نیتی بدرێتە خاسن عیلاجە تەزویرش بدێ بەرەو دەرمانخانەیەکی دیکە بەڕێ دەکەوی لەم دەرمانخانەیە بڕێک دەرمان دۆزرایەوە کە وەک باسی لێوە دەکرێت لە کوردستان پرۆسەی خستنە پاکەتی بۆ ئەنجام دەدرێت ئەمەش بە پێی ستانداردی کوالیتی کۆنتڕۆلی بە دەرمانی نایاسایی و ڕێگە پێنەدرا و هەشمان دەکرێت ئەوە تەزویر تەزویرە کارێک ئەوانەش لەگەدانێ ئەتوو ئێستا هەزا
ئەگە وەستەکانەی لەسەری داداکەی بەرەوە تابیە ئێرە هەرچیەک کۆمەرە وەستە لەش لێرەمە بەڵکێ حالنۆکە بەساوان مەجالێکە دەدەینێ باشە لەلای نوێ ساعاتێک زۆر دوو جێت کەشەیە نفسی حالەتی تۆ چکەمە هاوکاری دەکماکرد دەبی هاوکاری هەموو لای بکەین ئەمە نیەتیمە ڕێکخستنە نیەتیمە چاکردنە نیەتیمە ئەزێدانی دەرمانخانە و خەڵک نیە ئێستا تازە خۆ ئاماژتان پێ سەتا تقریبان ئەوە بری هەر ئێستێک فڕی نەفرن هیوایەتم ئەوێ تەماشا بکەم حەزم لە ئیشتی لاڕێنیان پێم بری ئەو غەڵەتە غەڵەتدارگی دووبارە ناکرێت وەسڵەکەی بینە بەڵام یەک شتی ئێستا بڵێن سەتا نۆتنەوەی باش بووە لە سەتایەکی چاپۆشت دەبی بکرێت ئێستا نازانم لەچین دەچم هەم وەستەکەی بگەڕێن دۆشت دەی ببین و دیشت دێنێ بەتەنە لێرەمە دکتۆریش دێتن یعنی بەخلالی ساعاتێک دەبی ئەو شتەی حەل بکەین باشە چکە ئەمە ئەلێرە لە سنووری قەزای شەقڵاوێنە هەتا ئەگەر لێرە دەربچین خلاص نەکردی ئجرات لەبێت یعنی ئەوکی باشەکە هەموو ئەوان باشە لێژنەکە داوای پێدانی ڕەسەتەی دەرمانەکان دەکەن و ئەگەر پچوولەکان ئامادە نەبن لە ماوەی چەند کاتژمێرێکدا ئەوە دەرمانخانەکە دادەخرێت. هذين وصلي أنا ما نحاس وصلي أول بينمو أو كشف بينمو بس أول اللي تنازل بقرآن لولي وصلش مختم كده شتانە هەموو خۆتان جێبە دوور بگرن تەڵەبێشی لەسەر بیتن ئەوە دەرمانە ئەوە قاچاقە کەس نازانێت چی لێرە ئەوە لەوانێت لەلا کۆڵانێک دروست بکرێت لەوانێت لە وڵاتێک دروست بکرێت بەسە جرمني كتير هذا أصلا أصل أساسي ئەوە شتێوان لە جەرمانی دروست نەکردن ئەڵمانیش لەناو ئەم بازارە ئاڵۆزەدا ئەمە یەکێکە لەو شوێنانەی کە بڕێکی زۆری دەرمانی تێدا بەدی دەکرێت و لێژنەکە لە دووە پشکنینەکانیان دەستخۆشی ئاراستەی خاوەنەکەی دەکەن و بەهۆی ڕێکوپێکی لە دەرمان و کارکردنیان بە ڕێکوپێکی نمونەتان زیاد بۆ کارچێ زۆر جار دەرمان ئەوانەی کە سەیدەریەکان یاخود دەرمانخانەکان دەرمانی قاچاق و ساختە دەفرۆشن والله ئەو کارەکەی با پێ دەڵێم یەکەمی شێت جۆری نرخەکەیە نرخەکە هەیە هەرزانترە مەسەلەن دەرمانی تورکی هەرزانترە دەرمان مەسەلەوەی لە کەرکووچی دێ هەرزانترە لەوەی لەوەی سەبەبەکە ئەوەیە هەرزانتر دەفرۆش هەندێک شتیش هەیە نییە مەسەلەن لە بازاری نییە بۆ کارەکەی ئەوەیە مەسەلەن کوالیتی کۆنتڕۆلیان ئەوە ڕێ پێ نادەبێتن سەبەبەکەی هەشتێک هەرزانتر بی خەڵک ئێستا ئەوەی دەکردی وایە وەکو کەسێکی دەرمان ساز پێیانمە چی بۆ پیشانت کە ڕێگەی نایاساییەکان واللهی من هیوادارم کەس ڕێگا قاچاق ناگرێتە بەر ئەوەی کوالیتی کۆنتڕۆل ئەوەی حکوومەت داینایە ئەوەی جێبەجێ بەرەو دەرمانخانەیەکی دیکە هەنگاودنی ئەوەی لێرەدا تێبینی دەکرێت ئەم شوێنە مۆڵەتی کارکردنی نییە و کۆمەڵێک دەرمانی ڕێگە پێنەدراوی لای خۆی هەڵگرتووە. وەکو سندیکا هیچ ڕێگە پێدانەکردنێکەوە دەرمانخانە لەکا ئەوە لایەکی دەرمانخانەیە لایەکی جێ دەرزی لێدان و ئەوە جێ دەرزی لێدانمان نییە بەخوای ئەو مەغزەنی خۆمان جێ دەرزی لێدانمان نییە دەرمان ئەوانە ئەو وەسوڵاتانە کە پێت کرێت لە بۆمان دێنی ئەگە نەتبی لەسەری دادەخرێت لەگەر ئەوەش قەراری نەقابەی داخستنە هەر شوێنێک ئەوەی نەبیتن ڕێگە پێدانی یان شادەی جداری نەقابی نەبی دەبی دابخرێت
ئێرە سەیدەلێنە بە ناوی دەرمانخانە دەرمان دەفرۆشت لێ ئەوەش قەراری و سندیکایە سندیکا دەبێت شوێنە بۆینە دەرمان فرۆش بەو کواتیە زۆرە بەرەو کۆگەیەکی دەرمان لە دەرەوەی شەقڵاوە دەڕۆین. دەمانەوێت بزانین لێژنەکە بڕیاری چی دەدات دەبارەی ئەم کۆگایە. ئەو کۆگا تاقە کۆگایە لە قەزای شەقڵاوە بەڵام ئەمە پێش ساڵێک نیشتاندنمان بۆ گشت کۆگا و دەرمانخانەکان کردیە کە دەرمان بەبێ باژنەمبەر نەکڕن و بێ باژنەمبەر ژنەی فرۆشن. ئەو کۆگایە باژنەمبەری نییە لە فاتورەی کە دەردەچتن لێیە کە ئەگە دەرمانێک ئەو بیفرۆشتن دیار نییە ئەو دەرمانە مەزدەری چێندەرە باژنەمبەرەکە لە چێندەرەوە کڕێتێ ئەو باژنەمبەرەیە کەم کەس ئەو دەپارێزیتن ئەو دەپارێزی لە حالەتی تەزویر لە حالەتی قاچا لۆیە ئەمە پابەند نەبووە کە پابەند نەبووە بڕیاری ئەمە داخستنە تا پابەندە. دەستخۆشیان لە ئەکەن ڕاستیە هەر شتێکی ئەوانەکەن لە مەسلحەتی عامەیە کە خۆشحاڵیشن بۆ وشەی انشاءالله ئەگەر کەم و پورتیمان هەبوو بی ئەو کەم و پورتیانە چارەسەر بکەین. لێرەوە لیژنەکە بەرەو دەرمانخانەیەکی دیکە دەڕۆن بەهۆی ناڕێکی لە سیستەمی کارکردن و پابند نەبوون بە مەرزی تەندروستی بڕیاری داخستن بۆ ئەم شوێنەش دەدرێت. دەرمانی مێروستان و حەشەڵاتی ناو سەلاجێبی کە سەلاجەکە جێی پاراستنی دەرمانە. ئێستا تو قبول دەکەی بچی دەرمانێک بکڕین ناو سەلاجێ دانرابی لەگە دەرمانی سزرکەی قبول دەکەی ناو لە خۆر ناکەین بەس برایم ئەگە مادەم قبول ناکەی وەڵی هاتمە دەرێ بێنم دەستان خۆش. لێرەوە لیژنەکە بەرەو دەرمانخانەیەکی دیکە دەڕۆن. ڕێگە پێدانی نییە کە تو ڕێگە پێدانی نەبوو ئەوە بدایەتی هەموو ئیشە چیە ئەتو کە ڕێگە پێدانە نەبی هەموو شتەکەت غیر قانونی لایمە تۆمار نەکراوە لە سندیکای دەرمانسازان و قتعشی لەلای بچار کاتژمێر کرایتەوە کە لە نظامی قانونی سیادە ئەسڵەن دەبی کابرا متەقاعد بی 15 ساڵ خزمەتی هەبی ئەوجە بۆ هەیە بتوانێت بچار کاتژمێری سەیدەلەکەی بکرێتەوە لایمەدا دەخرێەوە سەیدەلەکە. بەرەو نۆڕینگەیەکی پزیشکی دەچین کە تا ڕادێکی زۆر ناوبانجی لە شەقڵاوە پەیدا کردووە.
ئەوەی دەبیندرێت شوێنەکە داخراوە و بە وتەی چەند شایەت حاڵێک لە چەند کاتژمێرێک پێش هاتنی لێژنەکە بەشێکی زۆری دەرمانەکان لە نۆڕینگەکە لابراوە و گواستراوەتەوە بۆ شوێنێکی دیکە. لێژنەکە دوای پەیوەندیکردن بە خاوەنی نۆڕینگەکە پشکنین و بە دوواداچوونەکانیان دەست پێ دەکات. ئەو دەبینە ناو سەلاجەی بێمان بس ئەوم طرفێەوە هەر بەکارش نهاتەوە سوچێ لێ مایە بەزیمە. ئەو شوێنە نۆرینگەی پزیشکیە، نۆرینگەی پزیشکی بۆ نیە لە 8 ئایتم زیاتر بفرۆشێت و مامەڵی پێ بکە. وەکو دەبینین ڕەفەکانی زۆربەی زۆری بەتاڵە، زۆربەی زۆری بردیتەوە. شوێنەکەی لە شوێنێکی سەیدەڵێکی گەورەش باشترە و سکرتێری هەیە و فەحسی قەڵە و زایفی دەکاتن بەقیف خۆی عیلاجی دەکە. من پێ باشە ئەو شوێنە دابخرێت و تا ئجراتی یاسایی لەگەڵ شوێنە بکرێت. گوتیان دکتۆرێک لەو زیانەیە نازام لە چندر بەخوانزام گوتیان وشی دکتۆری سلێمانیە بابش گۆگۆتی تاچینە سلێمانی گوتی بزانە و گۆگۆتی سڕەت لۆ دانێتن گوتی بزان بە زعیفەی بەسکەرەوە نازام شتێکی لێخیتە سە پەنجان گوتی فاس دەکات گوتی ئێجا ئێستا خەرک زۆر چووە هەر زۆر خەرک استفادە لێ وەرگوتی نەفەرە بوو ڕۆی دکتۆر گۆ کاکە توو شتێکی زۆرە خۆی پێ قەڵەوە گوتی چه دکتۆر گوتی هەنارە گوتی وەڵای دکتۆرە وڕای ئەو سات با 6 وەرەقی هەنارم کرد. ئەو شوێنە لەسەر دەرمانی تەزویر دادەخرێ ڕاستە کۆمەڵێک سەرپێچی تریە ئێمە بە هەماهەنگی لەگەڵ تەندروستی شەقڵاوە بڕیار لەو کێسە دەدەین ئەو کێسە ڕادەستی وان دەکرێت چکە ئایدی ئێمانەوە بکواتۆ ئەمە بەرپرسینە دەرمان ئەوەی کە ڕوویدایە کە ڕەسەد کرایە کە تەسویر کرایە ئەوە دەدرێتە تەندروستی شەقڵاوە تەندروستی شەقڵاوە ئەو کاردانەوە و ڕێکاری یاسایی بەرامبەر دەگرێتە بەر. لە کۆتایی بە دوواداچوونەکاندا بەرەو ئەم سێ دەرمانخانەیە دەگەڕینەوە کە بڕیار بوو پسوولەی دەرمانە ڕێگە پێنەدراوەکانیان ئامادە بکەن. دەست خۆشوی دەرمانخانێکی ڕسمی ڕێکوپێک دەرمانێکی زۆری بەستیکەرت هەیە پێم باشە شەریکات کە دێتن دەرمانیان لێ دەکڕێت یان کۆگایەکان دەرمانەکەی دەرمان هەتا ستیکەری لەسەر بیتن ئەو دەرمانە شیاو لەوە بەکارێنە ئەوی ستیکەری لەسەر نەبیتن ئەوە شیاو نییە لەوە بەکارێنە. لەگەڵ قایمقامی قەزای شەقڵاوە قسە دەکەین سەبارەت بە وەربینی و بە دوواداچوونەکان و چۆنێتی ڕێخستنەوەی سیستمی کارکردنی دەرمانخانەکان. طبعا داخستنی ئەو شوێنانە هەر ئەبێ کردنەوەی بەدوا بێت بەڵام ئەکید بەپێی ڕێنمایی تایبەت کە ئەو ڕێنماییانە لەلایەن سندیکا و لەلایەن لژنەی کۆنتترۆلی جۆری کە ئەوان هەستان بە ئەو ئیشە و بە متابعکردن و داخستن ڕێنمایی تایبەتیان بۆ دائەبێت. ئێمە داواکاریەکمان هەیە بە تایبەتی لە لوژنەکەی کۆنتترۆلی جۆری کە بە سوپاسەوە هاتن بۆ لای ئێمە و ئیشی خۆیان بەجێگیانەوە و هەروەها بۆ سندیکای دەرمانسازان کە میکانیزمێک بدۆزنەوە بۆ ئاسانکردن و ڕێکخستنی دەرهێنانی مۆڵەتی دەرمانخانەکان. بەڕێوەبەری تەندروستی شەقڵاوە ئاماژە بە هۆکاری ئەم ناڕێکیانی دەرمانخانە و نۆڕینگەکانی سنووری قەزاکەیان دەکات و حکوومەتیش بەکەم تەرخەم دەزانێت لەم دۆخە. ئەرکی تەندروستی هەر هاوڵاتیە یەکەم کەس لەسەر شانی خۆیتی و دواتر سکتەری حکوومەت و خودی حکوومەت ڕخنەگرتن لە خۆشمان لەو بابەتەی لەوەیە کە ئەمە هیچ دیعایەکی تەندروستی بە تەواویمان لە هیچ تەلەڤیزیۆن و قەناتێک نییە. ئەمە دانەنیشتینە لە بۆ خەڵکی ئیدوکیشنێکمان هەبیت یا خۆت پێیان بڵێن تعلیماتێکمان هەبیتن لەسەر ئەوەی کە دەبیت سەیدەلە ئەوهابی دەبی نۆڕینگە وابیت بەڕاستی خەڵکەکە ئاگاداری مەوزوعەکە دەبیتەوە و یارمەتیدەری خۆمان دەبیتن وای لێ دێت کە خەڵکەکە زۆر سەردانی نۆڕینگە ناکات بەس لە بۆ بابەتەکانی کم سەردانی دەکەتن یاخود وەکو بە سەیدەلە تەماشای وەکو دکتۆر تەماشای سەیدەلەی ناکات وەکو کە دەڕۆتە عیادەی دکتۆرێک وەکو نەخۆش نه بەس دەڕۆ دەرمانی خۆی وەردەگریت. بەڵام نەبوونی تعلیمات لەلایەن خودی تەندروستیوە نەبوونی دیعاە لەلایەن خۆمانەوە زیاتر وای کردیە کە هۆکارەکە وای کردووە کە خەڵکەکە نائاگایە لە زۆر زۆریش. لەگەڵ نەقیبی سندیکای دەرمانسازان قسە دەکەین سەبارەت بە بوونی دەرمانخانەی نایاسایی کە
کە بە ڕۆژی ڕووناک و بە بەرچاوی لایەنە پەیوەنددارەکانەوە بازرگانی بە هەستیارترین کەرتی ژیان دەکەن. لە شەقڵاوی ئێمە 6 دەرمانخانەی یاساییمان هەیە لەگەڵ یەک کۆگا کە ئێمە ڕوخسەتمان پێداونەوە بە پێی یاسا تەنها سندیکای دەرمانسازانی کوردستانە ئەتوانێت ڕوخسەت بابە دەرمانساز بۆ ئەوەی کاری پیشەی خۆی بکات بە جۆرەی یاسا و بە جۆرەی زانستیش تەنها دەرمانساز مخەوەلەوە بۆی دەرماندا بە نەخۆش هەتاوەکو پزیشیش بۆی نییە دەرماندا بە نەخۆش چونکی پزیشک تەشخیصەکە سەیدەلانی دەرمانەدا. بەرنامەی ڕیپۆرتاژ بە شێوەیەکی مەیدانی تیشک دەخاتە سەر ئەو بوارە خزمەتگوزاریە هەستیارانەی کە کاریگەری ڕاستە و خۆیان لەسەر ژیان و گژێوی و تەندروستی هاوڵاتیانەیە و بڕێکی زۆر کێشیان تێدایە. ڕیپۆرتاژ زەنگێکە بە گوێی هاوڵاتیان و حکوومەت.